بەناوی خودای بەخشندەی میهرەبان ملیارەها ملیار حەمد و سەنا و سوپاس و ستایش بۆ زاتی پاچی ئەڵڵا کە خاوەنی هەموو ناز و نەعمەتەکانە. درود و سەڵات و سەلام برژە بە سەرجانی پاچی پێشەوامان نوری چاو و تازی سەرمان محەممەد المستەفا صلى الله عليه وسلم و لەسەر یار و یاوەرانی و لەسەر شوێن کەوتوانی تا ڕۆژی دوایی. السلام عليكم ورحمة الله وبركاته. پێشەکی دەستخۆشێکی گەرم بۆ براو خوشکانم لە لقی ژیاری سلێمانی، خی گەورە پایەدارتان کە ئەو فرسەتەتان لە بۆ ئێمە ڕێخست کە لە خزمەتتان دابین و بە خێراتنی هەموو خوشک و برایانم دەکەم یاخوا بە خێربێن سەرسەر و سەر چاومان. تاوان قسەیەک هەیە، ئەو قسە چەند جار جێتان لێ بووە، بەڵام ئەمن هەر بەبیرتان دێنمەوە کە دەڵێن ئەگەر بتەوێ هەر ئۆمەتە گوێران بکەی، هەر ئۆمەتێک بێسەروبەر بکەی، دەستکاری سێ شتی ئەو ئۆمەتە بکە. یەکەمینیان خێزان، دووەمینیان فێرکردنیان تعلیم، سێمینیان ناشرینکردنی قودوەکان. ئەگەر تەمەشای بکەی ڕێک لە کوردستان خەریکی ئەو سێ شتەنە. سبحان الله. خێزان بەڕاستی بە هەموو زۆرێک ئەیانەوێ بیشێوێنن کە ماوەکانی پێش ئێستا دەیانویست حتا پێناسەی خێزان بگۆڕن. تاوان پێناسە ئەساسی هەموو شتێکە، لە پێناسەوە ئەو جەشتەکانی تر هەڵدەقڵێ و دروست دەکرێت. حتا ویستیان پێناسەی خێزان بکەن بەچی لە پەیوەندی دوو کەس. زە ئەو کەسە دیار نیە نێرەیان مەیە، دوو منێرن یان دوو من، ئاژەڵێکە لەگەر ئینسانێک یان ئینسانێکە لەگەر حیوانێک. ئەوانە هیچ دیار نەبوو، ئیتیفاق و پێکهاتە و پێکهاتنی دوو کەس کە لە خۆیان ژیانێکی ئارام و هاوسەنگی ببەنە سەرێت. تەمان ئەم پێناسە خەتەرە، یعنی ئەوە بیدایەتی وێرانکردنی خێزانە. بەس ئەلحەمدوللا دوایێ دۆسۆزانی ئەو ئۆمەتە و ئەو میلەتە بەدەنگ هاتون و توانیان ئەو پرۆژەیە هەر لە بیدایەتی ڕە سقوتی پێکردن. ئەو پرۆژە لە پەرلەمان بوو، دەیانویست دەنگی لەسەر بدەن و بیکەنە حەقیقەت و لەسەر ئێمەی سابت کەن. و زۆری تریش ئێستا کە بەڕاستی خەریکن لە خێزان دەیکەن کە ئێستا باسی شێوازی پاراستنەکەی دەکەین. دووەم تعلیم. بەڕاستی ئێستا تعلیم کەس دروست ناکە، بەڕاستی کەس دروست ناکە. خۆ ئەگەر ئەو مەکتەبە تایبەتیانە نەبی، زارێ ئەوەی حکومی هەر ڕەواتی نماوە، هەر تاقەتی نماوە لە خزمەندەکردن لە بۆ ئەونەوەی ئێمەدا. و لە سەرباری هەمووش ئێستا دەیانەوەی یۆگا بینە ناو مەکتەبەکان و ناو سیستەمی خوێندن، کە ئەمە کارە ساتێکە. خۆ ئەگەر داوێک مابێ لە بینی ئێمە و لە بینی خوا دەیانێ ئەو داوەش بپسرێنن، بە یەک جاری ئێمە دوور بخنەوە لە دینی حەقیقی و ئێمە خەریکن بەشتی لاوەچی و بێسەروبەر و کە هیچ معنا و هیچ عیلاقەی بە میلەتی کورد نییە. و بەنسبەت سێمیان کە ناشرکردنی قودوەکانە فعلەن وایە. ئەوان دێن لە بوخاری دەدەن، ڕەحمەتی خوای دەبی، لە ئیمامی شافعی دەدەن، لە سەرکردەکانمان دەدەن. زعمە بەڕاستی خوتەیەکی مەدروسە کە دەیانەوێ ئەو ئۆمەتە ئێمە پێتێک بدەن. بینە سەر خێزان، تەمان پاراستنی خێزان ئەمرێکی خوددایە. خی گەورە لە قورئان ئەمری بە ئێمە کردووە کە خێزان بپارێزن. بزانە بە وردی تەمەشای ئەو ئاەتە بکەن بۆتان ئەخویمەوە. بزانە خی گەورە چه هەڕەشەیەکی تند لە ئێمە دەکا کە ئەو کەسانی کەمتر خەمن بەرامبەر پاراستنی خێزانەکانیان. خی گەورە ئەفەرمی ئەعوذ بالله من الشیطان الرجیم یا ئەیها الذین آمنوا قوا أنفسکم وأهلیکم نارا. خی گەورە دەفەرمی ئەو کەسانی کە ئیمانتان هێناوە، عادەتی قورئان وایە ئەگە یا ئەیها الذین آمنوا هات ئەوەی پشتەوی متعلقاتی ئیمانە، ئەوە قەزیەکە لە قەزی ئیمان، ئەوەی لە پشت ئەو یا ئەیها الذین آمنوا دێتن. دەفەرمی قوا ئەنفسکم، خۆتان بپارێزن، و ئەهلیکم، و کەس و کاریشتان، ماڵ و منداڵیشتان، خێزان و منداڵیشتان، نارە، ئاگرێک. هەم بەوەی ئیکتیفای نەکرد، هات زۆری عەزابەکەی لۆ ئێمە بەیان کرد، ئەوەی بزانی کەمتەر خەمی لە ئیهمالکردنی خێزان چۆ سزای لە پشتە. هەر کاتێک خی گەورە بە توندی باسی عەزابی کرد، بزانە ئەو شتەی کە ئیهمال دەکرێت زۆر گەورەیە. لێ خی گەورە ئەوە بە تەئکید بە توندی باس دەکات. وەقودها الناس والحجارە. ئەم ئاگرە
بڵێسەکەی گەرماتیەکەی وەقودەکەی کە لێ گەرم دەبی دووشتن ئینسان و کبریتە يعني بو دوشتي زور قرم ذكره وقودها الناس والحجارة عليها ملائكة غلاظ شداد لا يعصون الله ما أمرهم ويفعلون ما يؤمرون يعني براسي هرش آميزي خواهي قورا كديكا لبو إيمان داران أو بو أوي كبزانين باراستين خيزان براسي شيشي زور قوريا كواتا إهمالي كردني باراستين خيزان ديارة كارساتي زور قوري لي دروز دبي ديارشتي زور قوري لي دروز دبي ليه خواهي قورا أون دبا تهديد آميز إيما تهديد دكا كأم خيزان زور آقامان لخومان ولا خيزان كان بين بريزا كاني من خێزان وەکو دڵ وایە بەڕاستی دڵ گەورەی دڵ لە ناو لەشی ئینساندا چەند زەرورە چونکە ئەگەر دڵ نەبی ئینسانەکە ناژی هەر دڵە هێز و قووەت و وزە دەداتە هەموو ئەندامەکان بۆیە هەر شوێنێک لە ئەندامی ئینسانی ئەگەر خوێنی لۆ نەچی ئەوە زەعیفی دڵە کە ناتوانین بە قووەتەوە ئەو خینەی پێ بگەێنی بۆیە ئەو ئەندامە لە ئینسان دەمریتن هر شوێنێک لە جسمی ئینسانی خوێنی نەگاتێ ئەمریتن کەواتە خێزانی ژە ناو کۆمەلگادا وەکو ئەو دڵە وایە ئەگەر ئەو دڵە زەعیف بوو بەڕاستی پارچە پارچەی ئەو ئومەتە وێران دەبی و زەعیف ئەبی و ئەمریتن بەڵام ئەگەر خێزان بە قووەت بوو دڵ بە قووەت بوو بەڕاستی کۆمەلگاش لەسەر سەلامەتی و لەسەر ئەمن و ئەمان و ڕێک و پێچی خۆی ئەمینێتەوە جا بۆیە هەموو ئەوانەی تەماشای مێژوو بکەن تەماشای ئێستا بکەن بڕۆنە ئەو سزنانەی کە هەیە هەموو ئەو کەسانی کە مجریم دەردەسن کە پیاوی خراپ دەردەسن کە ئینسانی شەڕان جێش دەردەسن بڕۆ تەماشای کە لێی بکۆڵەوە سبحان الله دەبینی ئەوە هەموو بەرماوەی کێشە خێزانیەکانیتیان کە ئەوە بوویتە قوربانی ئەو کێشانی کە لە بینی داک و بابی هەبووە هەموو ئەو عائیلە نادروستانن هەموو ئەو عائیلە پڕ مشکلانن کە ئینسانی خراپ و ئینسانی شەڕان جێزی لێ دروست دەبیتن بڕۆ ئەو مجریمە عالەمیانە تەمەشاکەن ئەو پیا و خراپە مجریمانەی کە ناوبانجیان هەیە بڕۆ ژیانیان بخینەوە هەمووی سبحان الله دەرهاوێشتەی خێزانێکی بێسەروبەرن دەرهاوێشتەی خێزانێکی بێتەبا و بێتفاقن کاتێک ئەو خراپکارانی لێ دەرەچی و هەموو ئەو پیاوە گەورانەی تەمەشا بکە لە مێژوو هەموو ئەو ئافرەتە گەورانە تەمەشاکە لە مێژوو هەمووی دەرهاوێشتەی ئەو عائیلە ڕێک و پێک و ئارامانن کە ئەوانەیان لێ دەرچووە بڕۆ تەمەشای ئیمامی شافعی بکە تەمەشای ئیمامی سوفیانی ثەوری بکە تەمەشای بوخاری تەمەشای مالیک هەرچی عولەمای گەورە هەم کە جێی ئیفتیخاری ئێمەن کە ئوممەی ئیسلامی ئیفتیخاریان پێ دەکە هەموو ئەو پیاوە گەورانەی ئەو سەردەمانەش هەموو تەمەشاکەن هەمووی دەرهاوێشتەی ئەو عائیلە و ئەو خێزانانەی کە ئارامن کە ئەو خێزانانی ڕێک و پێکن کە ئەو خێزانانەی بەڕاستی حورمەت و ڕێز و ئارامی تێدا هەیە کەواتە بۆ ئەوەی نەوەیەکی دروست ئێمە پێشکەشی ئەو ئومەتە بکەیت بۆ ئەوەی نەوەیەکی چاکساز نەوەیەکی ڕێک و پێک کە بەسمەی هەبی لەسەر ژیانی ئێمەدا بەڕاستی دەبی خێزانەکان بپارێزن چونکە تێکچوونی خێزان بەڕاستی دروستبوونی جێلێکی فاشیل و خراپکارەیە بۆیە دوژمنان زۆر جوان دەزانن لە چێ بدەن زۆر بە عاقڵی دەزانن لە چێ بدەن دەزانن ئەگەر لە خێزانیاندا و لە خێزانیش بزان لە ئافرەتیاندا تحقیق ئەو هەدەفی خۆیان تحقیق دەکەن وەرە ئەو ئافرەتە لە ماڵە بینە دەرێ لەنە ئەو ماڵە چی لێ دێتن هەر بەس ئافرەتەکەی بینە دەرێ لەو ماڵە هەموو غمی ئەو ئافرەتە دووربی لە منداڵ پەروەردەکردن دووربی لە خزمەتی مرد دووربی لە گەرم و گوڕی ماڵ هەر خەریکی خۆی بیبزانە ئەو ماڵە چۆن وێران دەبی لەن ئەو ماڵە چۆن کاوە دەبی ئەو منداڵانە چۆن زایع دەبن ئەو پیاوە کو سەرگەردان دەبی ئەو ماڵە چەند سارد و سوڕ دەبی کەواتە بزانە ئەوان دەزانن بە هەموو شێوەیەکی بەس دەیانەوێت ئەم ئافرەتە پێی بڵێن کاکە منداڵ بەخێوکردن چییە مێرد چییە ژیان چییە یعنی بۆ خۆت ناژی بۆ خۆت بە سینگڵی بژە چیشت بە مێردیە چیشت بە دانانەوەی منداڵیە چیشت بە مەسئولیەتی ماڕوو مێردیە لە خۆت بە ئازادی بژی ئەوها بژی خۆشترە یان ئەگەر مێردیش بکە ئەتوو لەگە پیاوەکەت وەکو یەکی ئەکو یەک عینن ئێ باشە دوو پیاو لە ماڵەکی کو دەحەوێنەوە
کاکە نابیتن. ئێستا ئەو مؤسسەیە ئەگەر مدیرێکی نەبی بەڕێوە ناسی، ئەو پانێڵە ئەگەر کەسێکی نەبی بەڕێوەی ببە بەڕێوە ناسیتن. هەموو سیستەمی ژیان وایە، دەبی کەسێک بەڕێوەی ببە، دەبی ئەو گردونە لەو کانە فیهما ئالیهة إلا الله لفسدتا، یعنی ئەگەر دوو خوا هەبایە ئێستا ئەو کەون و کائینە هەموو ببێ سەر و بەردەم. کەواتە سیستەمی ژیان وایە، ئەتوەرە ئەو ژنەی قیتکەوە لە دەوی لە بەرامبەر ئەو مێردەی برێ ئەمیش وەکو تومە هەموو حەقوما خۆ دەزانم حەقوما فەیە خوا حەقوما فیدانایە، بەڵام نەک ئەو ئافرەتە ڕێخۆی وەکو پیاوەکە نیشان بدە برێ ئەمی وەکو تو پیاوە وەکو تو دێمە دەرێ وەکو تو هەموو شتێک دەکەم، ئەوە بەڕاستی فەوزا دروست دەبیتن. ئەلمهم بۆ پاراستنی ئەو خێزانە 5 هۆکارم هینای، 5 دەژمێرین بە پوختی و بە کوردی لەوەی بەڕاستی ئەم 5 هۆکارە دەتوانن کۆکەرەوەی هەموو هۆکارەکانی پاراستنی خێزانە. یەکەمین هۆکار کە بتەوێ خێزانت موفق و سەرکەوتوبی اختیاری دروست. هەر لە بیدایەتەوە ئەو کوڕێک کە ژندێنی دەبی بزانی چێ هەردەبژێری، چێ ئەکاتە داچی منداڵەکانی، چێ ئەکاتە مامۆستای منداڵەکانی، و هەروە ئافرەتیش دەبی بزانی چێ هەردەبژێری کە بیکاتە سەرداری خۆی، کە بیکاتە پشتیوانی خۆی، کە بیکاتە هاوژینی خۆی کە ژیانێکی کامەران و منداڵێکی ساڵح و بەبەرهەم پێشکەشی ئەو ئۆمەتە بکات. ئەمە زۆر گرنگە. دەزانی کێشەی ئێمە چیە؟ کێشەی ئێمە ئەوەیە کچەکانمان هەر بژاردنیان لە حەلەقاتی تورکیە. یعنی ئێستا کەسێک کە دەیە کوڕێک هەربژێری و دەزانین لە حەڵقەیەکی تورکی چۆن کچەکە کوڕەکە مواسەفاتی کچێکی هەیەوان کچەکە مواسەف عینەن ئەوەی دەمێشیە. ئەمە زۆر زۆر خەرەتە، ئەتو بێ مواسەفاتی کوڕ و کچێک لە حەلەقاتی تورکی فێربی. لێ دەبینین کە مێردی دەکا یان ژنێ دەنی هەردوومان پێکەوە دەحەوێنەوە. ئیتر ئەوە بۆ حەڵقەی تورکی نییە بران، ئەو فلیمی هیندی نییە، ئەوە ژیانی حەقیقیە. جا بۆیە بەڕاستی اختیاری دروست، هەر بژاردننی دروست زۆر ماڵێکی دروست و ئارام دروست دەکاتن. سبحان الله، ئەو مەرحەلەی کە کوڕ ژنێ دەینی یان کەس مێردی دەکا مەرحەلەیەکی تێرعەقڵ نییە، لەگەڵ من یانی تێرعەقڵ نییە، نە کچەکە تێرعەقڵە نە کوڕەکەش تێرعەقڵە بەڕاستی. جا بۆیە ئەمن هەموو جارێ بە کوڕەکان دەڵێم کاچی من کە دەستن داخوازی ئافرەتێک و بە ئەو خوشکانش دەڵێم کە کاتێک داخوازیتان دێ کوڕە سێشتی لە خۆی خۆتان لەبیری نەکەن. سێشت، یەکەمی چاوت، دووەم عەقڵت، سێم دڵت. ئەمەی پیاو کە دەچینە داخوازی لەو عمرەی کە برێن دەمانوێژنی بینین کە عمری لە 20 ساڵی هەتا 25 ساڵێ بە چاوی لەگە خۆمان دەبین، بە چاوی دەبین، نە دڵی دەبین نە عەقڵی دەبین. ئەو اختیارەکە تەواو دەرنەچوە نییە، ئەتون دەبی هەرچێکی بدەیت، سیوسەی بدەیت چاوت، سیوسەی بدێ دڵت، سیوسەی بدێ عەقڵت، ئەو جە 199 دەردەچیتن. بەڵام ئەو کچەیان یا ئەو کچە بچی مەسەلەن حەسەبە ئەو معیارانی کە لە ئەفلام و لە کتێب و شتوا و لە خەیاڵات پڵاو خوێندیتەوە کە کوڕێکی دێتە داخوازی ئەو کوڕە دەبی بەژنی 180 سانتیم بی و ڕاضی بی و شانی با و باڵی وا لاکززی هەبی بێلای هەبی کوڕ کاکە ئەو مستەحیلە. یان کوڕەکە بری وەڵە ئەو کوڕە دەبی ئەو کچە دەبی عمری ئەوەی بەژنی 180 سانتیمی ناوقەدی 15 سانتیمی ئەو شتانە خەیال پڵاون. خۆ ئەوانە ئەساسی بەختەوەری نین. ئەتو تعامل لەگەن سانتیمەترات ناکەی لە ژیانی هاوسەریدا، تعامل لەگە عەقڵ و دڵ دەکەی لە کاتی ژیانی هاوسەریدا. بەڕاستی ئەم هەربژاردننی نادروستە بەڕاستی هۆکارێکی گەورەترین هۆکاری ناتەبایی و ناپارێزی خێزانەکانە. کەواتە بمانوێت خێزان بپارێزین، یەکەمی شت ئێمە فێری اختیاری دروستیان دەکەین. بۆی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم بۆ خۆی تەداخلی ئەو مشکلەی کردووە. لێ دەفەرمی تنكح المرأة لأربع لمالها وجمالها وحسبها ودينها فاظفر بذات الدين تربت يدك. بخوي لو كتزاني أو كرة براسي أو عند ميلي جواني هي أو عند ميلي ديني أول زاري أو عند ميلي حسب ونسبي هي أو عند ميلي ديني أو عند ميلي بارو بولي هي احتمال أو عند ميلي دينك كي نبي زابوي بيغمبري خو عليه الصلاة والسلام بخوي أو كارا لقر أو كرة كبزاني تسافرتك أكاتها وجيني خوي. وبالعكسش لو أفرتكانش رولا بابو براي كان دكا فرمي من جاءكم ترضونه دينه وخلقه فزوجوه.
يعني کەسێک کە دێت دین و ئەخلاقیەیە سابی پارە و پوڵ و خانی و بێلا و ئەو ئیشانە مەکەن وئیلا تەفعلوا ئەگەر ئەوها نەکەن تەکون فتنة وفساد كبير. کەواتە بەڕاستی یەکەمین هۆکار بۆ پاراستنی خێزان هەڵبژاردننی دروستە. خاڵی دووەم التزام بەدین و پەروەردەی ئیمانی. بەڕاستی التزام بەدین فێرم دەکە کە خێزانی بپارێزم. جارێ پێش هەموو شتێک قەت خێزانی خۆم ئیهانە ناکەم. لۆ چکە پێغەمبەری خوا دەفەرمێ عليه الصلاة والسلام ما أكرمهن إلا كريم وما أهانهن إلا لئيم. دەفەرمێ کەسێک ڕێز و حورمەتی ئافرەتی و خێزانی خۆی دەگرێت کە بەخۆی بە قەدر و بەڕێزە حورمەتە کەریمە. کەسێک ئیهانەی دەکە کە بەخۆی هیچ دەبیت. کەتێک خێزانی خۆی بەکەم تەمەشا دەکە کە بەخۆی کەم بیتە. زابزانە سبحان الله هەم لە بیدایەت پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام بۆ ئەوەی ئەم ژن مێردە ڕێک و پێک بژین، هاو سۆزی یەکتر بن، هاو غەمی یەکتر بن، پێکەوە پشتیوانی یەکتر بن بۆ ژیانێکی ئارام، فێرە ئەویان دەکە قەت بە چاوی کەم تەماشای یەکتر نەکەن و ئەو پەڕی ڕێز و حورمەت بەرامبەرێک بنوێن و ئەو ئافرەتە ئیتاعای مێردەکەی خۆی بکە. پێغەمبەری خوا دەفەرمێ عليه الصلاة والسلام ئافرەت سوار شت بکە لە 8 دەرکەی بە 8 بانگی دەکەن لۆ وەرە ناو باشتێ 8 دەرکە سوار شت یەکەچیان لەوانە کە عیلاقەی بە خودی مێردەکەیە من ئەطاعت زەوجەها ئەوەی کە بەڕاستی ئیتاعای پیاوەکەی خۆی بکە کە ئەساسی چوونە بەهەشتەی ئەو ئافرەتەی ئەوە کە ئیتاعای مێردەکەی خۆی بکە. کەواتە بەڕاستی يعني دەستگرتن بە دینی خوایەوە پەروەردەکردنی منداڵەکان پەروەردەیەکی ئیمانی بەڕاستی خێزان دەپارێزیتن. ئەگەر نا بەخوای دینداری و پەروەردەی ئیمانی نەبی زۆر زەحمەتە ژن و ماڵ و منداڵ و پیا و منداڵ بەڕاستی ئارام ببن و خێزانێکی بەختەوەر دروستکەن. بزانە ئەوانەی کە تووشی کێشە دەمن هەمووی لە بێدینیە. ئەغڵبی ئەو پیاوانەی لە سزنن، ئەغڵبی ئەو ئافرەتانی لە سزن ئاشاشی خوشکانی بەڕێزم هەمووی لە بێدینیە. یعنی کەم وایە لە خەڵک لەسەر دین بگیرێ، هەمووی لەسەر تریاک، لەسەر قەتل، لەسەر خیانەت، لەسەر نازانشتی بێسەروبەر دزی و هەمووی لەسەر بێدینی دەگیرێ. کەواتە ئەگەر پەردەوەردەکی دروستەبی ئەو خێزانە تێک ناسی. ئەگەر کەسێک کە لەخوا ترسا قەت ئەو خێزانە تێک ناسی. نمونەکی سەیرتانە بجێڕمەوە کابرایە کە خەڵکی سەمەرقەندە ناوی ئەبوو عوثمانی سەمەرقەندیە. ئەبوو عوثمان تازە خیندنی مەلایەتی دروست تەواو کردیە، ئیجازەی مەلایەتی وەرگرتیە، گەنجێکی جوان و ڕێک و پێک. ڕۆژێک لێی دەپرسن، تەمان ئەوە پاش ئەوەی کە اختیار دەبی لێی دەپرسن، دەڵێن ئەبوو عوثمان پرسیارێکمان هەیە، توخوا چ عەمەلێکت کردووە ئەو عەمەلە ئەوەندە پێت خۆشە، ئەوەندە خۆشبەختی بەو عەمەلە، قەناعەتت وایە بەو عەمەلەی لە قیامەتە نەجاتت دەبی، بەو عەمەلەی لە قیامەتێ بەو کردارەی خۆی گەورە نەجاتت دە. دەزانی چی گوت؟ فەرمی تازە تەخەڕوزم کردبوو، مەلایەتیم تەواو کردبوو، گوتی ئافرەتێکم توش بوو لەکەم ماڵی خۆمە. ئەو ئافرەتە نیقاب بوو، یەک پارچە عەبا بوو، هیچم نەدید. گوتی ئەبوو عوثمان دەنجی خۆش بوو، بەڕاستی دەنجی خۆش بوو. گوتی ئەبوو عوثمان وەڵڵاهی لەوەتیئەت فەقەی ئەمن ئەتم خۆش دەوێت. ئەبوو عوثمان لۆ نایە بێ داخوازیم، بە قورئان بە دڵ خزمەتت دەکەم و هەتا مایمە دەمەژلێکی بە وەفادار لە بۆ تو. تی ئەمیش وەڵڵاهی گەنجە. گوتم باشە و عنوان و مەرگرت و چوومە ماڵی، گوتم بابە وەڵڵاهی دەبی داخوازی ئەو ئافرەتە، وەڵڵاهی گوتی ماڵێکی زۆر بەڕێزە، دیتیت؟ گوتم دیتیتم. ئەمە سوانم ئافرەتەکە نەوعەچیت کە وەڵ ئاسە گوتی چوونە داخوازی و دامیانێ وەختی خۆشی ئافرەت هەتا لە گۆزرا بایەوە خۆ کابرا نەیدەدیت، بەخوای لە کۆران یەکتر نەیدەزانێەوە خێزانی خۆتی هەتا ئەو ڕۆژی لۆی دەگۆزراوە. گوتی ڕۆژی بوچینەیە کە لە بۆ میانهینا کۆرا ئافرەتی ئەوها ناشێرینم نەدیتە، ئافرەتەکی ڕەش دەم و چاوی هەموو خوریکە پرچی هەر پێوە نەبوو، هەموو گوروازە ئەشەنی زۆر ناشێرنیش. تی وەڵڵا وەبیللا وەتیلا. گوتی کەزانیم معنی ئەو ئافرەتە، گوتی دڵم نەشکان. گوتی 15 ساڵان لەگەری ژیان وەڵڵاهی ڕۆژێک پێم نەگوت ئەتۆ ناشێرنی، ڕۆژێک پێم نەگوت ئەرێ خژنێ مادەم ئەوەندە ناشێرم بوو لۆ بەم مواسەفاتی خۆی. گوتی لەبەر چی؟ زانیم ئەمنی خۆش دەوێت، زانیم سادیقە لە خۆشەویستی من. تی وەڵڵاهی خۆشترین ژیان لەگەری ژیان هەتا بە دەستەکانی خۆم شاردبەوە. گوتی ئەو ڕەزام بەو عەمەلەیە کە خوای گەورە لە قیامەتێ لێم خۆش بی. هەم بزانە ئیفتیخار دەکا بەوەی کە دڵی ئافرەتێکی نەشکاردێ. گەنجی ئێستا ژنێ دەینی 2 مانگە 100 عەیبی لە ژنەکەی دەبینتەوە.
یان ژنەکە سەد ئەیبی لە پیاوەکەی دەبینتەوە براوە ژیان کووەوە دەبیتن بدینەوە لێ دەکە ئینسان سەبر بگری دینەوە لێ دەکە کە ئینسان شەرم و حەیایی بەخۆ بیکە جودا ببتەوە یان شەرم و حەیایی بەخۆ بیکەوە زوڵم لە ژنەکەی خۆی بکە ئیتر بەڕاستی ئەم پەروەردەی ئیمانیەش زۆر گرینگە بە ئەوەی بەڕاستی خێزان دەپارێزیتن هەر لە بۆ نمونەی بەڕێستان یەک لە مامۆستایەکان دەڵێ مامۆستام لە ئەوروپای لە یەکێک لە مزگەوتەکان کە ڕۆژێک منداڵێک هاتە ژوورێ گوتی مامۆستا ئەمیش دەمەوێت لێرە دەرسی بخینم گوتم ئەدی کەس لەگەڵ هاتێتی بەرێداکەم لەگەڵم هاتووە لە دەرێ گوتم لۆ نایە بێتە ژۆرێ تێخەداکەم گوتێ من نادی بێمە ژۆرێ تامیش خەیاڵیت کەم کرد گوتم احتیمالە نەتوانی بێتە ژۆرێ با بەخۆم بچمە دەرێ چوومە دەرێ دیتم ئافرەتێکی ئەزنەبی هات زبزانە ئەڵمانی سویدیە دانیمارکیە نازانم بزەبت دەولەتەکەی وتی ئەمیش گوتم لۆ نایە ژۆرێ خۆ ئاساییە گوتی نە عەفوەن ئەمن مەسیحیم ئەمن مەسیحیم دوێ نایەمە ژۆرێ گوتم باشە ئەتو ئەو کوڕی تووە تم بەڵێ گوتی نۆ ئەتو هینایتر ئەخۆ نازانێ ئەمە موسڵمانین گوتی با دەزانم بەزەمە مارە موسڵمانێکمان زیرانە ئەو منداڵی زیرانم لەکنە ئێوە دەخینی لە مزگەفتینگۆ تی هەموو ڕۆژێ دەبینم کە داچی بەڕێی دەکا لۆ مەکتەبێ لەگە کوڕەکەی من دەستی داچی ماز دەکا ئەو دە سواری پاسەکەی دەبی کە دێتەوە ڕادەوەستم هەتا کوڕەکەم پێکەوە دێ نەخوارێ دەستی داچی ماز دەکە ئەو دەدەستنەوە ناو شوقەکەی زۆر مۆعجزی بووم بە پەروەردەی وەزانیشم ئەو پەروەردە لە مزگەفتێ فێر بووە لێ حەزم لێ منداڵی من لێرە پەروەردە بیت سێم شت ئەو جارە پاراستنی شوناسی خێزان شوناسی خێزان پێشتا ناو کورە ئەو ناوە ئەنتیکە و پەنتیکانە چیامە لە منداڵەکانی خۆمان دەنێت ئەگەر لە ناوەکان بی ناوی ڕەسەن ناوێک بی کە ئیفتیخاری پێوە بکە دوو جلوبەرگ دەبی شوناسی ئەو منداڵی بپارێزی وەکو جلوبەرگ حتا جلوبەرگی ئێمە جلوبەرگێکی غەریب و ئەنتیکەیە خواردن دەزانێ ئەو خواردانە هیچ داخو ینی ژنێ نازانێ ئەو خواردانی ئەو منداڵی داوا دەکە لێ بنێ هەموو لێ دەدا و خواردنێکی ئەنتیکە و پەنتیکەی لۆ دێ نەزانم ڕەنجی کووە تامی کووە بۆنی کووە ئەو شوناسی خێزان تێک دەدا خوێندن شوناسی منداڵ تێک دەداتن ئێمە منداڵەکان ئیفتیخار دەکەین کە بە ئینگلیزی قسان دەکەین بەس قەت محاولە ناکەین منداڵەکانمان فێرە عەرەبی بی کە دینی ئێمە لە عەرەبیەکەی نزیکترە نەک لە ئینگلیزیەکەی هەمومان ئیفتیخار دەکەین کە منداڵمان ئینگلیزی قسەی دەکە بەڵام ئیفتیخار ناکەین کە بە فێرە عەرەبیێکی جوان و فێرە قورئانێکی جوان بی کەواتە شوناسی خێزان بەڕاستی تێک دەچیتن چارەم هۆکار برادەری خراپ یان خێزان و عەوائیلی خراپ بەڕاستی خێزان وێران دەکە تو دەبینی خێزانی خۆ جوان پاراستووە ڕێک و پێک هامشۆی ماڵێک دەکەی ئەو منداڵانێکی و هەموو متەئەسیر دەبن بە ماڵەکەی ئەو خێزانەی تو متەئەسیر دەبی بە ماڵەکەی کەواتە لێت وێران دەبی بۆیە لا يأكل طعامك إلا تقي لا تصاحب إلا مؤمنا ولا يأكل طعامك إلا تقي زۆر ئاگادار بن هامشۆی سماڵێک دەکەن برادراتی کەسانێک دەکەن کە بەڕاستی ئەوانە زۆر کاریگەرن لە تێکدانی ماڵ ئاخر شت سۆشیال میدیا دەزانی ئەوەی کە ماڵی ئێمەی وێران کردە سۆشیال میدیایە بەڕاستی دەبی ئێمە ماڵ و منداڵمان زۆر بە عەقڵی تەعاملی لەگە ئەو سۆشیال میدیایە بکە کوربابە ئەوە نییە هەموو ماڵی خەتی ڕاهای هەبیتن دەبی خەتی ئەنتەرنێت لەکەم بابی بی ئەو بابەی چەند سعاتێک خەتی ئەنتەرنێتەکەی لۆ منداڵەکان دەکاتەوە پاشان دوای قەپاتی دەکا ناکرێ ئەتو کچت هەتا سعات دوو شەوێ بەتەنێ لە غورفەی بی وە بزانی لە دەرێ لە ماڵێ پارێزراوە حفزە کە نازانی لەگەڵ 2000 کەسی قسەی دەکا ناکرێت کوڕەکەت برێ الحەمدولله مادام لە سەجادەی نییە منداڵەکەم پارێزراوە تو نازانی چ دین و عەقیدەیەکی فێر دەکەن لەناو ئەو ئەنتەرنێت و ئەو سۆشیال میدیایەدا کەواتە بەڕاستی ئێمە چەندە بابەتی سۆشیال میدیا و مامەڵەی دروست دەکە سۆشیال میدیا ئەوە بە حەزەلێکی بەتەنی دەوێت بۆیە ئەو پێنج هۆکارە زۆر گرینگن لەمڕۆدا بەڕاستی ئێمە جێبەجێیان بکەین بۆ پاراستنی خێزان ببووریش کە بەڕاستی نەماتوانانی حەقی خۆشی بدەین بەخوای گەورە موفەق و سەرکەوتوت کە مەمنوش بۆ مامۆستای گەورە و خۆشەویستم وصلی الله علی محمد وعلى آل محمد